شوێنەوارێکی کۆن و پشتگوێخراو، جۆرەها کەرەستەی کۆن و مێژوویی، قەڵای دەستکرد و شوێنی پاشا و بیری ئاو. ئەمانە ئاماژەن بۆ بوونی شارستانێتێکی لە ناوچوو کە تاوەکو ئێستا هیچ زانیاریەک دەربارەی ئەم شوێنە مێژوویە نەوتراوە. هەتا ئێستا مێک نهاتوە ئێرانە شوێنەکە فاحسکا بزانم هی کێ و هین چەند ساڵ پێویستەیە و ئێمەش هەر بیستمانە لە با پیرانمانە بیستمانە نازانین هیکەیە، بەڵام بەپێی ئینەکە گۆزەی کۆنی لێین ئاساریش ئەوانەی کۆنی لێ و لە کاتی ئامادەکردنی ئەم ڕاپۆرتە مێژوونووسێک یاوەریمان دەکات بە وردی لە شێوازی ژیان و کەلوپەلەکانی ئەو کات دەکۆڵێتەوە. بە پێی ئەو سەرچاو مێژویانەوە ئەو هەڵسەنگاندە مێژویانی کە کردومە لە ناوچەکەدا و بە پێی فەرهەنگی شوێنەوارناسی ئەوانەی کەوا کنە و پشکنینیان بۆی کردو لە شوێنەکاندا گەشتمە ئەوەی کەوا داش قەڵا تەپا دوو شوێنەواری گرنگن لە نێوان ئەو دوو دێدا و ئەو پاشماوەی ئەو بیرەش لە نزیکی ئەو دوو شوێنەواریە ئەمە بەڵگەیەکی سەلمێنراوە بەوەی کەوا ماوەی مێژووی ئەم ناوچەیە دەگەڕێتەوە بۆ سەردەمی ساسانیەکان کە بۆ 224 هیزاینی هەتا 650 زاینی لە نێوان ئەو مێژوێدا ئەوش لە ئەنجامی کنە و پشکنینی ئەو بەردانی لەوێ و ئەو خشتی سوورۆکراوانی لەوەیە هاوبەراوردە لەگەڵ ئەوەی کەوا لە سەردەمی ساسانەکاندا هەیە و هەروەها بەڵگەیەکی ترشکەوە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ساسانەکان ئەوەیەکەوە لە سەردەمی ساسانەکاندا بایەخێکی زۆریان بە ئاودێری داوە و لە کوونەری ئاودێریدا دەستێکی باڵایان هەبوو باوەڕیان بە لەو بیر و باوەڕی ئاینی زەردەشتیە لەگەڵ چوارچێوەی ئاینی دەوڵەتەکەدا بووە و باوەڕیشیان بە ئاودێریکردنی زەوی کوشت و کاڵەکانە بووە. بە پێی سەرچاوە مێژوویەکان شوێنەوارەکەی دەوروبەری گوندەکانی حەسار 1500 ساڵ بۆ 1800 ساڵ بەر لە ئێستا ژیانی تێدا بووە. ئەگەر کنە و پشکنینی وردی بۆ ئەنجام بدرێت زانیاری نوێ و نەزانراو دەچێتە سەر لاپەڕەکانی مێژووی کەرکووک. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.